بینەران ویسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. ئامادەبوانی بەڕێز ئێوەش بەخێر بێن سەر چاوان. بەڕێزان، حەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ بابەتێک کە ئێستا زۆر گەرم و گوڕا مشتومڕێکی زۆری لەسەرە، ئەویش ئەم کۆچەیە کە گەنجی کورد بە زۆری و خێزانەکان گرتویانەتە بەر. ئێمە لە هەردوو لایەنەکەوە قسەی لەسەرەکەین. ئایا ئەم کۆچە پلانی بۆ داڕێژراوە بە قازانجی کۆچبەران کۆتاییە یاخود بە زیانیان؟ هەرچەندە من ئەتوانم بڵێم ئەمە کۆچکردن نییە، ئەمە ڕاونانە، دەرکردنە. چێ بەڕێزان، کۆچ هەمووتان نەزانن حتا لە ڕێکەوتنامەی نێودەوڵەتیەکانە کۆچ مافی هەموو ئینسانێکە، حتا لە دینیشە. خوای گەورە پێ دەڵێ لێرە چەوسانەوە هەبوو، زوڵم لێکرا بڕۆ بۆ شوێنێکی تر. ئەمە ئێمە ئینکاری لەوە ناکەین، مافی هەموو کەسێکە. تۆ لێرە مرتاح نییە، چی بۆ شوێنێکی تر، لەم گەڕەکە چی بۆ گەڕێکی تر، لەم شارە چی بۆ شارێکی تر، لەم وڵاتە چی بۆ وڵاتێک تر. بەڵام کۆچ بە چ مەبەستێکە بەڕێزان؟ هەمومان نەزانین کە تۆ لەم شارە ئەچی بۆ ئەو شارە بۆ ئەوەی باری ئابوووریەکەەوە باشتر بێ، یا باری کۆمەڵایەتەکەەوە باشتر بێ، یا بۆ خوێندنت، بۆ شتێکەچی. ئەجینان ناکرێت لە شوێنی خۆش بێت تۆ بڕۆی بۆ ناخۆشتی وانە. کەواتە کۆچکردن وەکو پرانسیب، وەکو مەبدە، وەکو ماف هی هەموو کەسێکە. بەڵام ئایا ئەم گەنجانەی ئێمە، ئەم خوشک و برایانەی ئێمە، ئەم دایک و باوکانەی ئێمە ئێستا ئەم کۆچە بە کۆمەڵە ڕۆشتونەوە چەند شەپۆلێک بوو، هی تریشی بەدوایە، ئایا پلانی بۆ داڕێژراوە؟ ئەمە کێشەکەیە. من ئەمەیە سەفەر کەم، بەڵام ئەبێ پلانی بۆ دابڕێژم، چۆنە ڕۆم، ئەچم لەوێ چیەکەم، بەراورد یەکەم، ئایا لێرە بمێنەوە قازانجی زیاترە یا بڕۆم بۆیە. ئەوە جەنابتان نەزانن ئێستا لەو ناو جەنگەڵانە گیریان خواردووە. من تەمەنا ئەکەم خوای گەورە ڕوحمیان پێ بکا و ئیشاءالله ئەم یەکێتی ئەوروپایە ڕازی بێ و بڕۆنە شوێنی خۆیان، چونکە زۆریان هەیە خانوویان فرۆشتووە، زۆریان هەیە پارەیەکی چیان هەبووە کردویانتە دەستی قاچاقچێتیەوە تا چۆتێ بەلانی کەمی وایە دەفتەرێکی زیاتر سەرف کردووە. ئەگەر یەک کەسیش بێ وڵی تێچە. باشە ئەمە ئێستا بیانهێنیتەوە بۆ ئێرە کارەسا دروستە بێ. یعنی ئەو لە هۆکار هەبووە. طبعاً لە دائیمەن کۆچە بەڕێزان، ئەوە لە هەموو دیڕاسات و توێژینەوەکانە هەیە، کۆمەڵێک هۆکار هەیە پاڵە پێوە ئەنێ دەردەکە. مەسەن تۆ لەم شارە کۆمەڵێشت هەیە، لەم وڵاتە، لەم گەڕەکە، لە هەر شوێنە بێ پاڵە پێوە نییە بڕۆیت. ئیتر هۆکارەکە ئابووریە، سیاسیە، هەر شتێکە. ئەو وڵاتی بۆشیەکی یا ئەو شوێنەی بۆیەکی کۆمەڵی هۆکاری هەیە جەزب دەکات، ڕاتەکێشێت. بەڵام بەردەوام ئینسان کاڵین پلانی بۆ دابنێ بە قازانجی تەواو بێ. بەڕێزان، ناکرێ مرۆڤ لە جەهەنمێک بڕوا بۆ جەهەنمێکی تر. نەکەر بۆ کۆچ، شتیش نزیکە لە کۆچەوە. من خەڵکە ناسم، ئافرەتە، شووی کردووە بە یەکێک هیچ با بڵێن لێکچوونێک لە نێوانیانە نیە، نە لە تەمەنا، نە لانی کۆمەڵایەتیان، نە تووشی سەد کێشە بووە. ئێڵم خوشکە بە ڕێزەکەم تۆ بیرە نەکردەوە تۆ کە شووەکەی بێ بەرەو قازانج بێ، ئەمەش کە سەفەرەکەی بەرەو قازانج بێ. بۆ شوو بەمە کرد کە ئەمە دۆزەخێکی بۆ دروست کردی. وتی وەڵڵا من دایک و باوکم زۆر خراببوون لەگەڵم، وتومە شەیتان بێ ئەچم، بەس ڕزگارم بێ لەم خێزانە. ئێوتم مەعقولە لە جەهەنم لە دۆزەخێ بچی بۆ دۆزەخێکی تر. ئەمە ئەتوانین بڵین ئەم کۆچەش هەندێک وەکو وایە بڵین دۆزەخێکی هەبێت، نەتوانێت یابژی بچی بۆ دۆزەخێکی تر، چە پلانی زانستی نییە. بەڕێزان، گەنجی کورد لە خۆیەوە ناڕوات. ئەمە باسی هۆکارەکان کرد، بەرە توێژینەوەکان کە چاپێکوتنیان لەگەڵ. یەکێک لە هۆکارەکان بێکاریە. بەڕێزان، کوردەواری خۆمان ڕەحمە لە باو باپیرانمان بەگاڵتە نیانوتوەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە، شەڕ لە بەتاڵی. لە 2014 تقریبن بەدواوە هەتاوەکو ئێستا دەیان هەزاران خریجمان هەیە تەعین نەبووە. باش ئەم کوڕە، ئەم کچە، ئەوە 5 ساڵە، 6 ساڵە، 7 ساڵە زانکۆی تەواو کردووە، پەیمانگای تەواو کردووە، ئامادەیەکی پیشەیی تەواو کردووە، بەڵام هەتا ئێستا دانەمەزراوە. وە تروسکاییەکیش نییە کە ساڵێ 2-3 تر نییە، وەکو بچێتە ناو تونێلێکەوە ئەو سەری دیار نەبێ. هەر مرۆڤێک لەم حاڵەتەیە بێ، باری دەرونیەکەی بێ، ئەمە هۆکارە بۆ دەرکردنە. ئەم گەنجە بیرەکاتەوە. قەڵێ من 6 ساڵ داخڵی قوتابخانە کراوم، 6 بنەڕەتیم تەواو کردووە ئیبتیداییەمە 12، 6 ئامادەی ئەعدادیەم تەواو کردووەمە 18، 4 ساڵی زانکۆم خوێندووە ئەمە 22، ئەوە 6 ساڵە لە ماڵەوەم 28، ساڵی 2 ساڵیش دەرنەچوێ 30 ساڵ. گەنجێکە 30 ساڵە تا ئێستا چینە. چاوەڕێی چی بکات لەوە زیاتر؟ کەواتە لێرەیە ئەبێ ئەم حکوومەتە لە خۆی پرسێتەوە. ئەم
دام و دەستگایانی کە بەرپرسن لەم وڵاتە بێ لەخوا پرسنەوە ئەم گەنجە هەتا کەی من لۆمەی بکەم بڵێم 30 ساڵە 32 ساڵە هەتا ئێستا هیچ دروستکاییەک نییە چۆن ئینهیار ناکە چۆن بێ ئومێد نابێ چۆن ڕەشبین نابێ چۆن گەشتبین نابێ ئەمن باسی دیوەکەیەکەم کە ئەم گەنجە ناچارە سەری خۆی هەڵبگرێ بۆیە من ناوم ناوە دەرکردن ڕاونان نەک کۆچ کۆچەوەیە تۆ لە شوێنێکەچی بۆ شوێنێکی تر معزز مکەڕەم وەکوڵێن لەوێ ئەخوێنی لەوێ ئەژی لاجئی دێنچێ بەڵام ئەمە وەسعەکانە بینن ئەوە یەک دوو مناڵێن کۆچی دوایی کرد چەنەها کەس ێستا نەخۆشن جابزان دەرەنجامەکەی چیە بێ نازانی هیچ ئەوەنیش دەوێت دروستکارییان ئەوە تا پۆڵەندا وڵاتانی ئەوروپاڵێ بە هیچ شێوەگەمە ڕێگە نان بێت ئەوە ێستا عێراق تەیاران ێرە نادنەفڕۆکان ێرە بیان هێننەوە یعنی ئەمەی سە کارەساتەکان بە دوو کارەسات ماڵی نەماوە مەصرفی کردووە چووە لەوێ لەو عەزابەیەژی لەو سەرمایەژی ئینجاوەرە بیشێنیتەوە بۆ ئێرە کەواتە ئەگەر بمانەوێت لە مەودوا گەنجەکانمان سەری خۆیان هەڵنەگرن ئەبێ ئەل لێستاوە حکوومەت ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی دەرکردن و پاڵنانی ئەم گەنجانە بیهێڵیتەوە هۆکارەکان نەهێڵی بنە بڕیکەی یەکێ لەوانە ئەبێ ئێستا حکوومەت بە ئاگا بێتەوە ئەم کۆچە زەنگێکی مەترسیدارە ئەبێ هەل لە ئێستاوە هەوڵ با یەکەم قتاعی عامەکەی خۆی هەوڵ با دامەزراندن بکاتەوە سلفەی زەواج بکاتەوە پارەی زۆر هەیە ئەڵێ زۆری لە بەرهەمێنە خراپی لە دابشکردنە لە هەمان کاتە ئەبێ پشتگیری کەرتی تایبەت کە بەڕێزانسا کەرتی تایبەتمان هەیە بەڵام وەکو پێویست پشتگیری نەکراوە کەرتی تایبەتەکە هێشتا نەکەوتۆ ژێر پێی خۆی سەر پێی خۆی یعنی گەر حکوومەتیش ناتوانانی خەڵک دابمەزلێنێ با ڕێ بەو کۆمپانیا و دام و دەستگایە نە بە سەدان مەکتەبی ئەهلی و کارگە و چی بە ئاسانکاریان بۆ بکە یارمەتیان با تێ زەری بەکەمەکاتەوە کارەباکەم نازانم ئەوە ئیشی خۆیانە باوای لێ بکە خەڵکەکە لەوێ جێی بێتەوە ئەگەر خەڵکی لەوێ جێی بێتەوە ناچە سەری خۆی هەڵگرێ و ژیانی خۆی بخاتەمە ترسیەوە یا لە ئاوی ئیجیا بخنچێ یا لەم حدودانە پۆلیس تەقەی لێ بکات و دەری کات و بیگرێ و سژنیکە کەواتە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بەڕێزان بێکاریە لەوانەیە بەڕێستانی کە پرسیارێکی لا دروست بێ ئەی خۆتیایەتی ئەڵێ من دەوڵەمەنگم ئاڵتون فرۆز بووم مەعمەلم هەبووە ئەی بۆ کەواتە بەڕێزان لەگەڵ بێکاریەکەشە ئەوانەی پارەداریشن هەست بە ئەمان ناکەن دیارە بەجینە بۆ ئەڕوا یعنی هەست ناکەم مستەقبلێک بۆ مناڵەکانی هەیە ئەڵێ ئەو پارەی هەمە هەتا لە دەستم نەچۆ با بچم پاشە ڕۆژێ بۆ مناڵەکانم دابین بکەم چێ هەیە من تەحەدا ئەکەم ئەگەر یەک مەسئول هەبێ دەسەڵاتی کە زۆر بێ پەساپۆرتی بیانی نەبێ و ماڵ و مناڵەکەی لە خارج نەبێ یا جوازیان نەبێ بۆ لۆمەی گەنجێکی داما و کەی فەقیرێ بکەی بڵێ بڕۆ کەواتە کە لێرە باسی هۆکارەکان دەکەین هەندێک هۆکاری ترە هۆکاری بەڕێزان ئابووری و ئەم کێشەی نەبوونی کارەبا ئەمە 30 ساڵە ئێمە هەتا ئێستا کارەبا نەمانتوانی بۆ 5 ملیۆن دابین کەین لە سین لە گەڕەکێکا 5 ملیۆن کەسەیە یعنی بێن پرسیارە بکرێن مە حکوومەت دەوێت پرسیارە جوابمان باتەوە نەڵێ بۆ گەنجەڕۆن بۆ نیشتیمانیان خۆش ناوێ بۆ وڵات بەجێ ئەهێڵن ئەو قسەی ڕاستە بەڵام بە دوای بۆکە وەڵامەکە بگەڕە بۆ وەرە بڕۆ پرسیار لەو گەنجانە بکە بۆ ڕۆی سەری خۆ هەڵەگری بۆ دایک و باوکەی بەجێهێڵی لەو تەمەنەیە هەمووی چاویان سوور هەڵگەڕاوە فرمێسک بە چاویان دەخوارەوە بەس بە دوای تۆیە هیوانی دەستگیران نارم دەستگیران و تۆ بەجێ هێشتۆ بێ لە چاوەڕانی گۆدۆیا بێت نازانی 10 ساڵ 20 ساڵی تەم کشە چی لێە ئێ باش هیوای مناڵی هەیە مناڵەکەی بەجێهێشتەوە توێتی ڕۆ خۆمە ڕۆم شتێک دنیا مناڵەکە و ژنەکە مێنم ئێم ژن و مناڵانە تاکەیە مناڵە بێ بەش بێ لە سۆز و خۆشەویستی دایک و باوک کەواتە بەڕێزانەبی ئێمە بە دوای ئەم هۆکارانەیە بگەڕێین گەنجێکە سەیری سەتەلایتەکە اینجا بەڵاکەش لە چیایە لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە لە ڕێگەی ئەم سەتەلایتەوە هەموو دنیا هاتۆتە ناو ماڵەکانمان گەنجیە وڵاتانە چۆنەژین 24 سەعادا و کارەبایان هەیە معاشیان ئەگەر دەبڵ نەبێ معاشی خۆیان وەرەگرن بەم ئێ باشە ئێمە ئەڵین وەزعەکەمان وایە ئەی نابێ هەوڵدان و پلانێ هەبێ بۆ ئەوەی بەرچاوڕوونیە کە بێ لەم تونێلێ بۆ ئەوەی بتوانم جوابی ئەم گەنجە بەمەوە بێمەڵێ دەفەرم وەرە ئیشەکەم بۆ بدۆزەرە نەڕۆم چی پێ بڵم وەرە با ئەوەندە شتێک گیرفانم شتێکی تابێ معقولە منەوە 30 ساڵم 32 ساڵم زانکۆم تەواو کردووە تا ئێستا دەستپانەکەمەوانێ لە دایک و باوکم دایک و باوکم نییانە تاو دایک و باوکم تایرە منیان بەخێو کرد و پەروەردەیان کردم و زانکۆیان پێ تاو کردم بۆ ئەوەی من پاداشیان بەمەوە نەک ئێستاشەر بەسەر و گیانەوە بم تاوانم هەست بە کەمیەکە ئەمە خۆی بەراورد دەکە بە کەسانی تر اینجا بە مناڵە مەسئولێکی خۆی بەراورد دەکە ئاخر مۆدێلی سەیارە و نازانم بە کەسانێکی ظروف خوا پێدرا نەخوا پێدرا و ظروف پێدراو کە ئەمە بەقاڕ ناکە شتێ بە عاسمانە و شتێ لە عەرزە قبوڵ ناکرێت بەڕێزانێمە لایەن دەرونیەکە باسەکەین لای هەر کەسێ بە پێی قبوڵ ناکرێت نامێ بڵێ وڵا کاتی خۆی بووە بە بێ مەعاش دەوامە دەکرد کاتی خۆی هەمومان بێ مەعاش بووین
بەڵام ئێستا ناکرێت تۆ $100 وەرگری و من دانیشم بڵام وڵا خزمەتی وڵاتەکەم با بێ مەعاش بم قبول ناکرێت نفسی ئینسان وایە دەکرێت ماوەیەک تەحملکەم کەواتە بەڕێزان ئەو ژینگەی لێرە دروست بووە ڕاونانە پاڵنانە بەڵام ئەوەی بۆیە چێ ئەوەی بۆ شێچێ بەهەژ نییە بەڕێزان هەمومان خزم و کەسمان هەیە واللهی بۆمانە گێڕنەوە ئەڵێ لەوێ ژن و پیا و چاوشارکێ لەگەڵ یەکتریەکەن مەسە بۆ ئەمریکا بەریتانیا فەڕەنسا چۆ یعنی چی چاوشارکێ ئەڵێ ژنەکە لە ئیشە پیاوەکە یەتەوە نانەکە خۆنگە ماندوو ئەخەوێ هەتا ژنەکەی یەتە پیاوەکە خەوتووە ئەوی ژەڕوا ئەو بەسەر یاخە ینی ژیان زەحمەتە بەڕێزان لەم وڵاتە سەرمایەداریانە ژیان بەو شێوە نییە ڕاستە سۆشیاڵێکە دەیاتێ ڕاستە لە کەمپێکا داتە نییە بەڵام بێم کوڕوکچەک بیرکەنەوانێ ئەکرێم تەحملەکە لە کەمپێکا دانیشێ ساڵێ 2 ساڵ 3 ساڵ لە گوندێکە لە دەرەخۆ لە ناو لەندەنە لە ناو پاریسا داینانێن بەڕێزان ومانەزانین لە دووری شارەکە کەمپێکیان بۆکەن چۆن لێرە کەمپی عربەتێ و چۆ هەیە و چۆ هەیە لە دووریەوێ لە ناو جا خۆ ئەمە نەمردووە لە برسالێرە خۆ ڕاستە زۆرفەکەی وایە نابێت تۆزێ وەسعەکەی باشتر بێ بڕواتان هەبێ ژمارێکی زۆریان ئەوانەی پێشتر باسەکە من ئەمانە نازانم ئێستا بەس ئەکید من لەبەر ڕۆشنایی ئەوانەی پێشوو کە پەیوەندیەکەن لە تووشی کەئابە بووی خەمەوچێ بین تەمەنا ئەکەین بەس بێینەوە ئێستا جوازەکەشیان لێ سەنگوی تۆ ناتوانین مەبەسمەوەی ئێمە ئەوەی ڕۆشتووە لەوێ تاوا خۆ نەگوێی لە دەنگی منە گوێشم لێ بگرێ گاڵتەی بە قسەکانمە بەڵام با لێرە بە دواوە هەر بەڕێزێ لە ئێوە خوشک و برایکی هەیە پورێکی هەیە هەر کەسێ پلکێکی هەیە خاڵێکی ئەوێ بڕوە ئەمانی با بۆ ڕوونکەینەوە دراوسەیەکمانە پرسیاری لێمەکە ئەڵێن کاکە وەڵڵا ئەمە وەزعەکە وایە باشەم گەنجا ڕوا بەڕێزان وەرە بزانە چ زەرەرێ لە وڵاتاکەوێ ئەمانە هەمووی لە تەمەن خاستن گەنجەکان هەمویان لە تەمەنی بەرهەمهێنانن حکوومەت و خێزانەکانیان وەزارەتی پەروەردە 14 ساڵ 15 ساڵ ئەم گەنجەی پەروەردە کردووە پێگەیان و خێزانەکان زۆربەی هەیە بە پارەژە خوێنێ هەمووی عایلە لەسەر عایلە بە شەهادەیش هێناوە باشە کە من لێرە دەرفەتی بۆ نەخۆڵقێنم پەروەردەم کردووە ئامادەم کردووە ئێستا بە حازری ئەڕواتە ئەو وڵاتانە هەموو بەرهەم و ئینتاجەکەی و شەهادەکەی کە ئێمە یاومانەتێ بۆ ئەوانە بێت ئێمە بە قازانجی خۆمان تەواو نابێ ئێمە نەتەوەی کورد و گەلی کورد لە چه حاڵەکەین بەڕێزان سەیری فارس و عەرەب و تورکە لە کوێ کەواتە ئەبێ ئێمە ئەم گەنجە بیریش لەوە بکەینەوانێ ئەبێم حکوومەتە بی لەوە بکاتەوە ئەگەر بارودۆخەکە ئێستا چاکنەکە هەموو عەقڵەکانمان و هەموو داهێنەرەکانمان و هەموو بەهرەمەندەکانمان ڕۆن ئەوانە کەسانی زۆر زیرەشیان تایە کەسانی بلێمەتیان تایە ئەمە یەک دوو هەر گەنجێک بڕوا بەڕێزان ئەبێت تۆ لە بەرامبەری بیر بکەیتەوە کچێک چانسی شوکردنی کەمە بێتەوە هەمومان خوشکمان هەیە هەمومان کچمان هەیە باشە 1000 گەنج ڕۆی یعنی 1000 کچ لە کوردستانە چانسی شوکردنی کەم بۆ کەواتە کێشەیەک تیشمان بۆ دروست بوو قەیرەکچی ئەمە حیاتە ئەم کچە ئەوێ شوو بکە خێزانی هەبێ هاوسەری هەبێ مناڵی خۆی لە باوەش بگرێ بێ بە دایک باشە هەر گەنجێگە ڕوا ئەو مۆمەشە کوژێتەوانێ خۆی کە ئەوە ناڕۆشتن بەهۆی زۆرفی اقتصادیەکەوە گەنجە نێتوانی ئەم هەموو پێداویسێ هاوسەرگیری دابینکە و خان و پارێک کرێبات و چی و چێ و هەتاوین نەبوو جیفانی چیتیانە کەواتە گەر بە وەزع لێرەش بێ هەر ناتوانێت بەڵاکە ینی بەڕێزان تۆ بیری لێ بکەنەوە کە ئەم کێشانە هەیە کە چەند زۆرە بۆیە من ناتوانم لۆمەی گەنجێ بکەم بڵێم مەڕۆ بەڵام پێش یەڵم کە ڕۆشتی ئاگال لێبێ ئەم کارە ساتانە هەیە ڕاستە بێکاری هەیە بەڵام من بەوان ناڵم با دڵێ عاجز نەبێ بڵەوە لە تێری قساکە بەڵام با پرسیاری لە خۆمان بکەین بەڕێزان لە هەر کەسێ لەوانە پرسیار دەکەی ئەکید بە قاچاقچی شتا لە یەک دوو کەناڵ ئامارێکیان کردبوو لەگەڵ ئەوانە قسەیان کردبوو هەتا گەشتوونەتەوێت دەفتەرێکی سەڵف کردو هەر یەکەی باشە گەنجێکە دەفتەرێک ئەبێ قەرزی کردو خۆ نیەتی باشە هەر ئەو قەرزە مادەم ئەچی بۆ شوێنێکیش بێهیوای چکە پلانی زانستی دانەناوە ئەگەری زۆر هەیە سا ئەگەری زۆری زۆربیان هێنەوە این دەفتەرەکەش ڕۆیە باشە مادەم شتەکە مەزمون نەبێ من بۆ ئەم مجازەفەیە بکەم من بۆ ئەم یاری بەم ئاگرە بکەم بۆ ئەو دەفتەرە نەکەم بە دەزمای لێرە ئیشی پێ بکەم خۆتوانی دوکانێکی پێدا بنێ بەڕێزان ئێستاەوە خۆ زۆربەتانە بینین ئەم هەموو بیانی لە کوردستانە هەیە یعنی من زۆر کۆمپانیا هەیە قسەیان لەگەڵەکەم ئەڵم باشە ئێوە ئەم هەموو گەنجە کوڕ و کچە جوانە کوردمان هەیە هەمووی شەهادەیان هەیە شارەزای باشیان هەیە بۆ تەعینیان ناکەن بێ ئیشە بۆ تۆ ئەم فلیپینیە و ئەم کۆریە و ئەم نازام تورکە و ئەم عەرەبە و ئەم فارسە وێناوە جوابەکەیان چی بێ ئەڵێ گەنجی ئەمەم ئیشە ناکات وەکو ئەمیش نایکات
یەکەواتە لێرە ئێستا ما بێت جارێکی تر یا ئەو کوالیەتی ئەو توانایی نییە کەواتە لێرەشە ئەبێ بینەوە بە سیستمی پەروەردە بچینەوە یعنی چی لە زانکۆ گەنجە تەخەڕوجەکەی ئەندازیارە نەتوانێت وەکو ئەندازیارێکی تریشکە ینی چی ئێمە تاوانی زانکۆیە یعنی چی گەنجێک کۆلێجی ئیدارەقسادی تەواو کردووە نەتوانی بکەی بە محاسب ئەجنەبیە بێنی بکەی بە محاسب ئەوە ئەڵێنەوە جوابەکانیانە ئەڵێ ناتوانێت ئەویشە بکات ڕاستە وەرەقێکی پێشەهادێ بەس هیچ کەفاعەت و لێهاتوویەکی نییە ئەگەر وا بڕوا بەڕێزانەوە کارە سات ڕۆژ لە توای ڕۆژ بێهیوای و نامۆبوون بەڕێزان لە هەمووشت خەتەرترە کە تۆ چاوەڕێی شتێک بکەی نەیەتە دی یاخود نەزانی ئەو سەری چییە جەناب بە ڕێگایەکە ئەڕۆی ئەگەر بزانیە چی لێرەوە چیتە کەرکووک لەوێ چیتە فڵان شوێنجا چیتە هەولێر لەوێکی بۆ دووەک ینی ئامانجەکان و پلانەکە و دیاریکراوە بەڵام ئەمانە ئێستا ئەڕۆن لە تاوە کۆمەڵێ هۆکار هەیە پاڵی پێوە ناون بەڵام نازانێ پاشە ڕۆژی چییە لەوێ بەڕێزان زۆربیان نەشتوان خوێندن تەواوکەن خۆزگە ئەم سەفەرە ئەم کۆچکردنە خۆزگە بۆ ئەوە بواە زۆربیان بیانتوانە ماستەر بێنن دکتۆرا بێنن لە میهنەیەکە لە بوارێکە ئایتیەکە چی ناوانەی بێتەوە خزمەتی کوردستانی پێ بکە بەڵام زۆربیان ئێمە ئەزانین و ئامارەکان پێمانە لەوانەی چوون بە دەگمەن لە 100 لە 102 ئەگەر بخوێنێت و ئەگەر ئاوا بێ بە ئەندام پەرلەمانێک و یاخود بۆ نمونە لە بوارێکی زانستیە لە بوارێکی هونەریە وەرزشە داهێنانەکە کەواتە بەڕێزان ئەمە یەکترە خۆ بەراوردکردن بەڕێزان ئەم گەنجانە ئینسان شعوریان هەیە مۆبایلەکان پڕە لە هەمووشن خۆی بەراورد دەکات بەم کوڕە تورکە بەم فارسە بەم عەرەبە بەم نازانم ئینگلیزە بەوە چۆن کە خۆی مقارناکە لە ئەنجامی ئەم خۆ بەراوردکردنە هەز بە کەمی ناکە هەز بەوە ناکە یعنی زۆڵمی لێکراوە گەنجێتی فەوتاوە هەموو ئەمانە بەڕێزان هۆکارن ڕاستە هۆکار تر هەیە بە دوای زانستاڕە خۆزگە ئەمانە بە دوای زانستە والله ئێمە ناوچوانیان ماچەکەین پیشە عیلمێکمان بۆ بێنێتەوە بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار لێرەش کە لاسایی ڕۆژاوا ئەەکەینەوانێ یەن لازایی پۆخڵەواتەکانیان ئەەکەینەوە مثلا لە ئەوروپا مەوجێ سەری هەڵا و مۆدێلەکە بۆ نمونە شتێکی بەسیط باسەکەم ئەم پانتۆڵەیەتی شەقشەقیەکە وڵای جاران ئێمە ئەگەر پینەیش پێوە دەستمان پێوەگەمە عیبە ڕاستاڵێ فلان ئەکا بەس ئەو وڵاتە ئەیکا بەڕێزان ئەزانن لە بێهیواییە لە نامۆبوونا ئەواکە یعنی هەموو شتەکانی تاقی کردوێتەوە بەڵام گەنجی من و ئێمە هێشتا نەگەیشتونێتە ئەو ئاستا نامۆ بوو بێتین و بێهیوا بوو بێتین تۆ بۆ لاسایی ئەم پانتۆڵە شەقشەقەیەکەی توانێت لە توپەتی کردووە و زەڕێکی جیا کردووە و قەمی دیارە بەڵام لاسای عیلمەکەیان ناکەیتەوە لاسای تەکنۆلۆژیەکان ناکەیتەوە بەڕێزان لەوێ لە ئەنتەرنێت بڕۆم بخوێنەوە ئەزانی سەدان ژن شووی بە سەگ کردووە شووی بەدار کردووە دار ئەوە یعنی لایەنی دەرونیەکە بزانە چۆنە نەو کەسانە زۆربەی زۆریان سەگێکی کردو بە هاوڕێی خۆی لەوێ لایەنی کۆمەڵایەتی وەکو لایەنی ئێمە نییە کۆمەڵایەتێکە کەواتە ئەوانەی بە تەمەنن لەوانەیە مناڵێ بگونجێ لەوێ خۆی بگونجێنێ بەڵام تا تەمەنی گەورە بێ 20 ساڵە 25 ساڵە 30 ساڵە 40 ساڵە 50 ساڵە میتیایە لەوێ ناتوانێ بژی بڕواتان هەبێ عادات و تەقالیدیان ئەمەندە سەیرە بۆ خۆیان خۆشە بەڵام ئێمە تۆ لەو لێرە گەورە بووی کۆمەڵێشت چۆتە خوێنتەوە ناتوانانی لەگەڵ ئەوانە بژی کۆمەڵی ڕفتارەکەن بۆ ئەوان ئاساییە بەڕێزان والله ئێمە لە خولێک لەوێ بووین کچ و کوڕیان لە ناو بازاڕ ئەو خەڵکە نەسەیریانەگەن نیت شتی وا ئەکەن یعنی قەومی لوتیژ نایکە ئەو بۆ خۆیان گونجاوە منەقم نییە بە کەلتوریوانە بەڵام کوڕ و کچێکی منەوەی پێ قبوڵ ناکرێت لە بەردەم دوو ڕێگایە سێمی نییە یا ئەوەی هەر خۆی بخواتەوە بڵێ مە عیبەوە مە حەرامە وە کفرەوە مە گوناحە بە نیسبەت ئەوان و ئەعتیادیە پێ قبوڵ ناکرێت یا ئەوەی وەکو ئەوان کەی لە کوردەکەی هەردوو بەهارەکەوێت چ خۆی بخواتەوە چ وەکو ئەوان کە اینجا مستەقبەلی ئەوانە بەڕێزان زۆر جا مناڵەکانیان نەوەی داهاتویان بڕواتان هەبێ زمانی کوردی نازانن فێری کەلتوری ئەوانە بن عادات و تەقالیدی ئەوان ئەفەوتێن بۆیە من زۆر خێزان نەزان مەڵێ مناڵەکەم گەشتە 15 ساڵانی هێنمە کوڕکشەکەم لێم یاخیە بێ وەڵای من لە ماڵی میوان بووین لە ئیشە لە وڵاتانە بڕواتان هەبێ کچەکەی هاتەوە سەلامیشی نەکرد ئێمە لە متبەخەکە دانیشتوین نانمانە خوارد داوەتی کردوین لەگەڵ کوڕێکا چۆ ژوورەوە پیاوەکە چی بڵێ ئەو بە ڕێزەی کە مشتفتەر بەوی یەک بوو لە وڵاتە وتی ئەوە هاوڕێی کچەکەمە بۆی فرێندێتی تەمەنا ئەەکەم ئیشەڵا بیهێنێ تەمەنا ئەەکەم ئیشەڵا بیهێنێ ئی کاکەەوە بێمە قوبوڵ ناکرێت ئەو لەوێ پەروەردەیەکی وا کراوە لە مناڵیەوە بەسەرەوە کەواتە لێرەیە ئێمەی کورد
ئێمەی ڕۆژهەڵاتی بچینە ئەوێ پێشببینی ئەوە بکەن کە تووشی ئەو وەزعابن. ئێسام کوڕکچە زۆر شتێ نایزانن، ئێمە ئەمانە ڕوونەکەینەوە بۆ ئەم گەنجانی کە لێرەن و بەتەمان بڕۆن. ئەگەر بۆ زانستەکەی لەسەر وهەشە لەوێ بەڕێزان توانی وێتی مناڵەکەی فێری زمانی کوردی دەکات، توانی وێتی کەلتورەکەش بپارێزێ، خۆشی لەگەڵ ئەوان گونجاندو، ئەوان بە دینی خۆیانم بە دینی خۆم، ئەوان بە عادەت تەقالیدی خوان، بەڵام کێشەکە بۆ مناڵەکانە. ئەم مناڵە لە حەزانەوە لەگەڵ ئەوانە، لە ڕەوزەوە لەگەڵ ئەوانە، ئیبتیدایی سەرەتایی لەوێ ئەنواع شتیان فێرەکەن. کاکە لەوێ هەر لە ڕەوزەوە فێری تەربیەی جنسیانەکەن، کۆمەڵە شتیان مناڵی ئێمە ئەوە دایک و باوکی ئەمەوەی پێ قبوڵ ناکرێت. بڕۆن چەند کەسەیە کووردە کچەکەی خۆی کوشتووە یا زەلامی کوشتۆچکە کچەکەی ینی هەندێک شتی کردووە بۆ کۆمەلگای ئەوان گونجاوە، بەڵام بە عەقڵیەتی شەرقی قبوڵ ناکرێت. کەواتە بەڕێزان ئێمە ئەبێ حتا ئەگەر شتێکی زۆرشتی جوانیان هەیە ئەوان بەشی ناشرینیشان هەیە. وەڵام من لە چەند مناسبەیەکە باسم کردووە چەند ئامارێکم لایە ئەڵێ لە سوید ڕێژەی خۆکوشتن زۆر زۆرە لە چاو هەندێک وڵاتی ئەوروپی ترە کە هەندێک لەوانی هەوڵی خۆکوشتنیان ناوە ڕزگاریان بۆ الحەمدوللا بڵین دەرباز بوون، دوای مقابلەیان کردوون تۆ بۆ هەوڵی خۆکوشتن نەداوە. ئەڵێ لە هەموو شتێکم تاقی کردەوە تێر بووم، لە جلوبەرێک، لە گەڕان، لە جنس، لە چی هیچ شتێک نەماوە بۆی بژیم. ئەوان ناڵێم هەمویان، بەڵام زۆربیان جانبی ڕۆحیەکان بەتاڵە، شتێک نییە. لای ئێمە ئێزیدی بی، کاکەی بی، هندی بی، هندۆز بی، گاپەرز بی، بەدپەرز بی، ئیسلامی، مەسیحی بی، شتێکمان هەیە لایەنی ڕۆحی بۆ یەژین. ئەوە زۆر جار لایەنی دەرونی ناڵێ هەرز بێنین. بڕزان ئەوێ لە زۆر لەوانە نییە، من ئەترسم گەنجێکمان تووشی ئەوە بێ. اینجا هاوسەرگیری کێشەیە بەڕێزان، وەڵڵاهی زۆر جار ئەمە بۆ بە گەورەترین کێشەم کوڕانە، لێرە ئەیهێنێ ئەیبا بۆ ئەوێ کۆمەڵی کێشە دروست بووە. ئافرەتێکی ئەجنەبیێنێ کەلتوری جیاوازە، عادەت و تەقالید جیاوازە، هەندێکیان سەرکەوتون، بەڵام هەندێکیشیان کێشەیان بۆ دروستە بێ. مەبەستمەوەیە ئەبێ ئەم گەنجانە هەموو ئەمانە لە بەرچاو بگرن و اینجا بڕیاری کۆچکردن بن. لەوانەیە من هەمووی پێ قبوڵە، بڕۆ کردن ئازابێ. هیواتەوە وەڵام من ئەمانم پێ قبوڵ ناکرێت، باش بوو زانیم من ناتوانم لێ بژیم. یەکتر بەڕێزان ئەبێ تەحملی ئازاری تەنیایی بکەن، ئەبێ تەحملی ئەوە بکەن کە کەلتوری ئەوان لە زۆر شتا لێو تێناگەن. بڕواتان هەبێ من بەڕێزێک کوردی یەکێک لە پارچەکانی کوردستان بوو، ساڵێ پێش ئێستا پەیوەندی کرد لە کاتی قسەکردنەکەیە هەر ئەگریا. وتم خێرە فەرموو، وتی من تووشی کارەساتێک بووم خێزانەکەی خۆم ڕۆشتووە لەگەڵ هاوڕێیەکەم، یانیەوەی بە کوردێکی خۆمان لای خۆمانڵی هەڵگیراوە ڕەدوو کەوتووە لەگەڵ چێژین لەلایەکەوە ئینسان هاوسەرەکەی خیانەتی لێ بکا بڕوا مناڵەکان بەجێبێڵێ مێردی بەجێبێڵە بۆ ئێمەی شەرقی ڕۆژهەڵاتی یعنی موسڵمان قبوڵکردنی ئاسان نییە. لە هەمان کاتیشا لەگەڵ چێ هاوڕێکەی خۆ خیانەتی لێ بکە. ئەمە واقعی ئەیگووەچم بۆ لای پزیشکە دەرونیەکانی ئەوێ کە بۆیان باسەکەم جاری وا پێم پێکەنن. ئینجاڵێەوە خەفەتی بۆ چییە؟ ئەوە دڵتەنگی بۆ چییە؟ ئەو تۆی ناوی تۆش نەتێ من ژنەکە مەگەر منی نوێ با بڕوا دوو لە ڕووی ئەوە بینەرا ملی بشکە من ژنێکی ترێنم گەڕڵفرەندێکێنم ئێقل لای تۆ هاوڕێی کچێ لای ئێمە ئەمە نییە، لای تۆ ناچێتە چوار چێوەی شەرەف و ئەخلاق و کەرامەت و کە ئێمە لە مناڵیەوە زەرع کراوە لە ناومێشکمانە تەواو ڕاستە غەڵەتە ئەوە بابەتێکتە، بەڵام تەواو لە ناومێشکمە چەسپیوە چۆتە خوێنمەوە پێم قبوڵ ناکرێت. وتم مناڵ بێ ڕایە بچووک بێ ڕایە چکە هێشتا ئاوە تۆق نەکراوەتەوە ئەم دابوونەری توانی لە کوردستان و لە عێراق و لە وڵاتانی مێ کەواتە بەڕێزان ئەو کێشەیەشی بۆ تووشە بێت. اینجا ئەوەی سبەینێ مناڵ دەبێ، اینجا غەریبی خۆتان نەزان چەند ناخۆشە بەڕێزان. اینجا چاوەڕێی دایک و باوک لێرە، ئەم دایک و باوکە مناڵەکەم چی لێ سەر بێ چی بێ زۆر لەوانە بەڕێزان دایک و باوکیان ئەمری خوای کردووە نەیتوانێت بێ بۆ تازیەکەشی. ئێمەمی ئاساواری دەرونی بەجێڵێ بەڕێزان ئەبێ حەزرەتی مەسیح قسێکی زۆر جوانی هەیە. ئەڵێ بە چیە هەموو دنیابەری تۆ خۆ بیدۆڕێنی من جارێ باسی یەکەم خۆشم حەزەکەم بەردەوام ئەوە بیکەم بچێت خوێنمەوە. ڕاستە تۆ هەموو دنیا بردەوە ئەوروپا و بردەوە بەس کە خۆت دۆڕان بە چیە؟ ئیشەڵڵا ئەوانە خۆیانە بنەوە من ناڵم خۆیانە دۆڕێنن، بەڵام ئەم شتانە ئەبێت لە بەرچاو بگرن. کەواتە بەڕێزان لێرەیە کۆمەڵە پێشنیازە بێ بکەین. یەکەم ئەرکی حکوومەت دەوەیە بواری کارکردن دابین کات. ئەگەر توانای دارایی تا ڕادەیەک هەوڵ با سلفەی زەواج گرنگە بەڕێزان بۆ ئەو خەڵکە ئاسانکاریان بۆ بکە، کەرتی تایبەت گەشە پێ بە هەوڵ با پلان دابنێت
من دڵنیام ئەگەر ئەم تروسکاییانە هەبێ زۆر گەنجەیە وەزانی چی پاشە ڕۆژی بەم شێوەیەیە ژیانەکە بەو شێوە نییە کە لەوێ ئیهانە دەکەن جارێ وڵاتی و ئەڵمانیا زۆر ئونسوریە ڕەگەسپەرستە ینی بە زمانەکەی خۆی قسەنەکە جوابیشە نایەتەوە لەوێ کۆمەڵی حزاب پیا بۆ ئێستا لە ئەوروپا ئەوانەی کە ڕەگەسپەرستن و ئونسورین دەنگیان زیاتریشە خەڵکەکە ئەوەندە چۆتە سەریان و سەفەریان کردووە بوون بە بار بە سەریانەوە جاران میسڕیەکان لێرەوەی مەقسەوان پێوتن لەوێ ساوان زۆر ڕکان لە سەرڕەشە ئەو هەموو کەسێک مسلمان بێ بە تیرۆریستی دانێن لە کاتێکاگەر لە سەتایەکی تیرۆریستە بێ بە ناوی مسلمانەوە بکە مەبەستم لێرا بەڕێزان هەر کوڕێ هەر کچێ هەر ژنێ هەر پیاوێ ئەیەوێ کۆچکە ئەمانە لە بەرچاوی خۆی دانێ بەرحاڵ ئێمە بەش یەکەمی بەرنامەکە تەواو بوو ناوبڕێک وەرەگرین دوایی یەینەوە خزمەتتان بۆ درێژە پێدان بە بەرنامەکە و گفتوگۆکردن و بۆ چوونی ئێوەش بەرسیاری ئێوەش بۆ ئەوەی زیاتر بابەتەکە دەوڵەمەند کەیت پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو ئێستا لە بەشی دووەمی بەرنامەکە لەگەڵم ئازیز و خۆشەویستانە کە لێرە ئامادەن دەسەکەین بە گفتوگۆ و دەمەتەقێ بۆ زیاتر دەوڵەمەندکردنی بابەتەکە لە کاکەهێمنەوە دەستپێکەن کاکێمنجان فەرموو زۆر سپاسی ئەم تەورە جوانە و لێکم کاکدکتۆریان ئەمێ پرسیارێکە لێ بکەم ئەو کەسانی کە لە هەندەران باشتر وایە سەرگیری لەگەڵ کورد بکەن یان لەگەڵ کوڕکچێکی ئەو وڵاتی کە لی دەژین ینی بڵێن ژن شوکردن و بەڵێ وەڵاهی کاکێ من خۆ دەزانی شوکردن و ژنهێنان و پرۆسەی هاوسەرگیری کۆمەڵێ فاکتەر ڕۆڵی تیابینە کەسانێک کەن بۆ نمونە ئەڵێ من عەقڵم کراوەیە من گوێ نایەمە ئەوە من موسڵمانم ئەو مەسیحیە من ئەمە ئەو گرنگجێی نییە بەلامە بڵێم حرامە یاوە نییە من گوێ نایەمە ئەوەی مناڵەکانم ئینگلیز دەرەچن یا کورد دەرەچن زۆر احتیادیە ئەم بیر و باوەڕەی هەبێت ئەگەر ئەجنەبیەکیش بێنێ سەرکەوتووە بێت بەڵام ئایا ئیتر هۆکارەکانی ترکیە و چۆنی هەماگرۆ چینی ئەمە علاقەی بەم نەوە نیە بەڵام ئەگەر تێنابێ گەنجێکی کوردی و لێرەوە چووی مەسەڵەی من موسڵمانم دینەکەم ڕێم پێ نایە مەسیحیە بێنم یا جوولەکەیە بێنم یا کەسێ بێنم لە دینێکی تر بێ ئەڵێ دینەکەم ڕێم پێ نایە لە هەمان کاتە من وڵاتی خۆم خۆشەوێ ئەمێ مناڵەکانم زمانی کوردی بزانن ئەمێ مناڵەکانم وڵاتەکەی خۆیان خۆش بێ دوای ماوەی ئەڕۆمەوە نیشتیمانی خۆیان خۆش بێ کەواتە من ژنی ئەجنەبی ناتوانم بێنم لەبەر هۆکارانە چاولی ئەمە جۆری بیرکردنەوەکانە ڕاستە لەوانەیە کەسێکە بینی شکلی جوانە بۆ دەکەی بەڵام کۆمەڵی فاکتەر لە ناو مێشکی تۆیایە اینجا ئەگەر ئەو شتانی کە لە ناو مێشکی تۆیایە و تۆ قەناعەتی پێێتی لەگەڵ هاوسەرگیریەکە و گونجە تاوانە بێت تەمەنیش نزیک بێ لە یەکەوانێ ئێستا کەسانێکن بە ڕێزان کووردە ڕۆیشتووە تەمەنی 20 ساڵە ئافرەتێکی هێنا و تەمەنی 50 ساڵە بەس بۆ ئەوەی جنسیەکە وەرگەیە ئەمە پێڵێن هاوسەرگیری بەرژەوەندی مەسلحەت چ ئەم گەنجە بتوێنێتەوە 20 ساڵە 25 ساڵە لەگەڵ ئافرەتێکی 45 ساڵە نابێ خۆی منطق دائیمە نەبێ پیا و تۆزێک گەورەتر بێ چونکە ئافرەت زوو پەکێکەوێ زوو ئەگاتە حاڵەتی مەسەلەن مناڵ نەبوون و سوڕی مانگانی نامێنێ و هی لاکترە بێ و بەڵام پیاو بۆ نییە پیا 6 ساڵە 70 ساڵە توانێ مناڵی با بڵێن مناڵ بخاتەوە لەبەرەوە ئەم زەواجە فەشەلێن ڕاستە جنسەکەی وەرەگرێ بەس دوایی ئەکیت خیانەت لەم ژنەیەکە پاس ماوەیەک تر ژنەکە چێتە تەمەنەوەم گەنجە کێشە دروستە بێت بۆیە لە تەمەنە لە لانی کۆمەڵایەتی لانی ئابووری چیەمانە نزیک بێ ئەو اعتیقاد و بیر و باوەڕەش لەبەرەوە هیچ کێشە نییە هەیە ئەجنەبی هێنا و سەرکەوتوو بە هەیە کوردی هێنا و تەلاق و لێک جابوونەتەوە هەشە کوردی هێنا و سەرکەوتووە هەیە ئەجنەبی هێناوە تەلاق و لێک جابوونەوە ئەکەوێتە سەر جۆری بیرکردنەوە و کەسێتی و ئەو فاکتەرانی باسم کرد زۆر سپاس کاک ئارام زۆر سپاس کاکتۆرە من دوو پرسیارمەیە یەکەمیانم مناڵەکانی خۆمان کە ئەچنە ئەوێ ئایا زمانیان کە ئەگۆڕێ لەگەڵ ئەوانە هێن وەک خۆمان دەرەچن یان وەکوانی لێت بەڵێ کاگارام جان ئەوە ماوە پرسیایی دومەفۆ سەبارەت بەو کوڕە گەنجانەی خۆمان کە ئەچن بۆ ئەوروپا ئایا لەسەر دینی خۆمان ئەمێنەوە یان دینیان ئەگۆڕێت یان وەک خۆیان ئەمێنەوە یان خراپترە بن زۆر سپاس دەکەم بەڵێ سپاس یەکەم بە نیسبەت
زمانی مناڵەکانمان ئەوە ئەکەوێتە سەر دایک و باوک. ئێستا هەیە لێرێ لە کوردستانە لەم شارە لە سلێمانیایە مناڵەکانی کوردی نازان خسوێتێ مەکتەبێکی ئینگلیزی وەر بە ئینگلیزی قسەی لەگەڵەکە وەزانێمە ئازایەتیە. زمان وەسیلەیە. من بە چیە مناڵەکەم زمان بزانێ زمانی ئینگلیزی بەڵام زمانی دایکی نەزانێ یاخن نابێت زمانی دایک ئەفزەلیەتی زیاترە ئەڵێ هەتا ماڵ پێ بێ بە مزگەوت حرامە. لەبەرەوە ئەگەر لەو ئەوروپاس بێ لە هەر وڵاتێک بێ ئەم دایک و باوکە گیانی کوردایەتیان بەهێز بێ ئەمە کوردین تەواو خوا گەورەوە دروستی کردن بۆ شەرم کەم لەوێ ئەتوانێت لە ماڵەوە بە کوردی قسەی لەگەڵا بکە زمانی دایک فێر بێت چکە زمانی دایک تا 3 ساڵان 4 ساڵان تەواو فێرە بێت. ئیتر دوای ئەوە زمانی ئینگلیزی لە حەزانە و لە ڕەوزە فێرە بێ زمانی فارسی فێرە بێ فەڕەنسی فێرە بێ ئەڵمانی فێر هیچ کێشەی نییە. خوایەکە 10 زمان فێرە بوو دوای فێربوونی زمانی دایک. بەڵام ئەگەر دایک و باوکەکە لە ئەڵمانیان بە ئەڵمانی قسە لەگەڵ مناڵەکان بکەن و مناڵەکەشی لە حەزانە و لە ڕەوزە و لە ئیبتیدای و لە چێر بە ئەڵمانی مانایە فڕی بەسەر کوردیەوە نامێنێ. هەشە ئێستا ئەگەر خزم و کەسمانەیەنەوە کوردێکی شەق و شڕ نازانی خۆشی چیەکە تووشی کێشا بێ لەگەڵ مناڵانیە و گاڵتەی پێگەن نەوعێ مەبەستم لێدا چیە مەبەستم لەوە ئەو دایک و باوکە کاگارام گیان تۆ خۆ لە زۆر جا لە تەلەڤیزیۆنەکان نەیبینی خەڵکێکەیە ئاڵێ ئیتر بە حیاتی نایەمە بە کوردستان لەعنەت لە کوردستان لەعنەت لەوەی بە کورد دروستی کردم شار مەزا ئەوە ئەگەرم اعتیقادی هەبێت چۆن ناڵەکە فێری کوردیەکە ناڵەمەکەوێتەوە سەر دایک و باوک و وشیاریان و تێگەیشتنیان و بیرکردنەوە لە داهاتویان کاکە من حیزبێک خراپە حکوومەتێک خراپە کورچی لاقی هێچە گوناحێکەیە ئەم حکوومەت و حیزبانە ئەڕۆ نامێنن ئەمە کاتین 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ هەموو شتە بیدایەتی هەبوو نهایەتیە لەبەرەوە ناکرێت تۆ یەکە زوڵمە لێکە جنێو بە قەومیەت و نەتەوەکەی خۆبی. بەسەری پرسیاری دووەمیش ئایا گەنجەکان ئێستا خۆسا هەر لە کوردستان و لە عێراق 1000 گەنجەیە بووە بە مەسیحی 1000 گەنجەیە هەر ئیمانی بە دینیش نییە قەناعەتی وایە و هەرەڵێ گاڵتەیە و دین نییە و چی و چی ئەوە تا بێ بەچی بەچی ئەگەر ئەم جۆرە بیرکردنەوە و قەناعەتەکەی وابێ لە ئەوروپا بێ ئەکیت هیچ ئیمانێکی بە نەبە کورتەیە نە ئیمانی بە دینەکەی هەیە لەوانە ئیمانی بە کوردەکە بێ بەس دینەکەی نەبێت ئەوە کەوێتەوە سەر بیرکردنەوەی ئینسانەکان خۆ زانیە سا لێرەشەیە کەسانێکەیە هەرچی عیلاقی بە دینەوە هەبێ ڕەوزێکات وا لەو دنیاتیە گەشتۆمە فەلسەفە و بۆ چوونی خۆیەتی هەر کەسێکیش حڕە خوای گەورە زەڵێ ئەتەوێ کفر بکە ئەتەوێ بەڵام دوای باجەکەی ئەبێ بی بە دین بەڵامی وا هێڵە باجی چی هەیە کە من بردم هەرزینگ و نابمەوە هەمووی درۆیە دین فشەیە فڕۆی دەڵێ دین ئەفیونی شعوبە مدمین یعنی وەکو مادەی هۆشبەر وایەوە ئیتر ئەمە بیرکردنەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئێرە کاگارم جان ئیتر ئەو کەسا چێتەوێ وەڵڵایە توانێت چاک خۆشی بپارێزێ و مناڵیشی بپارێزە و ئاگاشی لە خۆی بێ و یاسای ئەو وڵاتەش پێشێل نەکە چێ لەوێش لە بیرمان نەچێ زۆر مەسیحیان هەیە ئەوانەی توندەکانن وەکو ئێمە بیرەکەنەوانەیە خۆ هەمووی بەو شێوە نییە خۆمی ئەوە نییە پیاو پیاو مارەکە و ژنجن مارەکە ئەوەشی تیا ئەوەشی تایە اینجا ئەچیتە ناو کەلتورێکەوە هەمە جۆرە هەموو شتێکی تایە اینجا ئێمەین ئایا ئەچینە سەر دینی کامیان کام فکرە هەڵەبژێرین چۆن بیرەکەینەوە لەگەڵ چێ هاوسەرگیریەکەن چی ئیشێگەکەین خۆ ئەنواع ئیشەیە لەوێ ئیشی ڕەشێ ئیشی سپی هەیە ئیشی حەڵاڵە ئیشی حرامە ئەم ئینسانەکە خۆیەتی بیرکردنەوەی خۆیەتی. تەرزەخان مامۆستا تەرزە دەستخۆشی لێ یەکەم دکتۆر بۆ ئەم تەوەرە یەک پرسیارمەیە لە بەڕێستان ئەگەر گەنجی ئێمە لێرە ئەم هەموو کێشەیە هەیە باشتر نییە سەفەر بکات بۆی ژیانێکی باشتر بۆ خۆی دابین بکات تاکەی لێرە چاوەڕێ بکات. زۆر سپاس مامۆستا تەرزە گیان وەڵڵاهی ئێمە هەموو لایەنەکان لەبەر چاوەگرین یەکێک لەو لایەنە ئەگەر ئەم گەنجە لێرە سەفەرەکە هیوا هەیە با بڵێن بە زەمان بە گرنتی سەفەرەکە ئەچێتە ئەوێ و لاجئی ژوەرەگێ و چیوەرەگە لەوێ ئیشێگەکە هەم ئەتوانی یارمەتی کەسوکاریشی بالێرە هەم خۆشی بنیای کەسێتی خۆی بکا لەوێ شوانی لەگەڵی چا بخوێنە ئەمە ئەکەوێتەوە سەر ئینسانەکە و کەسە خۆی. بەڵام ئێستا ئەم کۆچە ناچاریە ئەم ڕاکردنە لە دۆزەخەوە بچی بۆ دۆزەخ ئەگەر وای دابنێرە دۆزەخە واڵێ بچێ بۆ دۆزەخێکی تر ئەگەر پاشە ڕۆژێکی نەبێ و سبێنێ بیان نێرنەوە یا لەوێ لە کەمپێکا دایەنێن ئەوە نەک خزمەتی خۆی ناکات تووشی سەدان کێشە و خەمۆکیە و کێشەی ترە بێت لەو کەمپانەی ئازانی چەند گەنجی کورتەیە لەگەڵ ئەفغانیەکایە آخر ئاماری WHO پێمانەڵێ ئەڵێ لە ئەفغانستان یەکەم وڵاتە کە هەزاران تەن ساڵانە ئەفیون و مادەی مخەدرین تاجەکاوی نێرێ
لەگەڵ ئێرانیەکە فارسێکە معتاد بووە مدمین بووە ئەم گەنجە خۆشی مەشاکیلی هەیە لەوێ تەنیایە کەس و کاری لێی دوورە لە کەم پێکدایان ناوە خۆی لە کێشەوە ڕۆژە کەوتۆ ناو کێشەیەک تر ئەگەری هەیە احتیمالی خوا نەخوازە تووشی ئیدمان بێت مخدرات من حاڵەت هەیە هاتوتەوە بۆ ئێرە فەوتاوە ئێستا لێرە کەواتە ئەوە کەوێتە سەر هەدەفی کۆچکردنەکە و پلانەکەی ئەگەر بەوە بێ وەکو چۆن جارانە ڕۆشتن و لەوێ زەمان بوو نە لە ئاواخنکان و نە دەریانەکردن و وەکو ئێستانە بوو آخر ئەبێ جیاوازی بکەین لە 20 ساڵ پێش ئێستا ئەوروپا خۆی تۆی وەرەگرت لەگەڵ ئێستاە کە پڕ بووە ئێستا کۆمەڵی ئەحزابی عنسوری پیابوون لەوێ دژی هەموو ئەجنەبیەکەن ئەمەم کێشانە بێ لە بەچاو گیرە ئەگەر بتوانێ بە زەمان بچێتەوە خۆی ئیشێ بکە بنیاتی خۆی بنێ بتوانێ خزمەتی کەسوکاریشکاوەی 1000 جار لەسەر تەپڵی سەرمان طبعا لەوێ بێ خزمەت زیاترەکە هەم بە وڵاتەکە شیۆن بەخۆشی بەڵام کێشەکەوەی ئەمانە ئەوی تیانە ئەو زەمانی تیانە ئەو کێشەی لێرێ ڕای کردووە ئەشیهێننەوە ئێرە بە کێشەی ترەوە لێرەم کێشانە هەرماوە اینجا لەوێش پارەشی خەرجکردەوە قەرزی کردو اینجا قەرزارێکە دەسەری خۆی بیرەکاتەوە و جارێک ترە کوردەواری خۆ ماڵی سواربوون عیبێک و دابەزین دوو عیب تووشی نەکسەی ترە بێت من ئەڵێم هەموو لایەنەکان بۆ یاڵم بە پلانی زانستی بڕۆی ئەبێ ئەو بەرچاوڕوونی و هەبێ بزانی داهاتوو نەک بچیتە توینێلێکی تاریکە بڵێ چێ بێ بابێ زۆر لە قیلوسیات چێ بێ بابێ ئەوە خەتەرە ئەو شتە عەفەویە ئەو شتە هەڵەشەیە من ترسم لەوە هەیە سعدیە خان دەستخۆشیەم تەوەرە جوانە و لێ یەکەم کاک دکتۆر کاک دکتۆری ئەنگ مجانەی ئێمە کە ئەچن بۆ دەرەوەی وڵات ئەم گەنجانەمان کە ئەچن بۆ دەرەوەی وڵات بنوانامە بەدەست بێنن بێنەوە خزمەتی گەلەکان بکەن باشتر نییە پرسیاری دووهەمیشم من کوڕەکەم مەسەرەن خوێندنی تەواو کردو پەرستیارە بەیانی ئەتاوەکو سەعات 11 شەوە چێ بۆ خەستەخانە خۆ بەخەش یعنی چی بکە مەسیری چییە ئەڵێ دایەژنم ببێنە گەژنم بۆ نیانی من ئەڕۆمە دەرەوە من چی لێ بکەم والله سعدیە خانەوە دانیشە زۆر سپاس فەرموو واللهی ئەوە معانات و ئەندێشە و ئارێشەی سەدان و هەزاران دایکی و کوتۆیە ئەم کوڕ و کچانە ئێستا بێ ئیشە ناڵە شەڕ لە بەتاڵی باشدا ئەڵێ قەینا خۆبەخشی شەکەم ئەم خۆبەخشا بێ پاشە ڕۆژێکی هەبێ ئەبێ لە شوێنێکا کۆتایی ببێ بە پارە چونکە ئینسان بە هەوا ناژی خاتونجان تۆش تا ماوەیە گەتوانی پارەی پاسەکەشی بۆ بیت و پارەی خواردنیشی بۆ بیت و پارەی جلوبەرگیش و ئەڕوا خزمەتەکە ئەوە بێ ئەو لایەنەی کە ئەم خۆبەخش خزمەتی بووەکە ئەو حکوومەتە بێ ببیکە بە تاینی دایمی مانەی خۆبەخش بە پێویستی پێێتی ئەبێ بیل لەوە بکرێتەوانێ زۆر پلانی زانستی هەیە بێ ئێستا دابنرێ بۆ ئەو کێشانە فعلەن گەنجێکە خاتونجان غەریزەی جنسی هەیە ئەم غەریزەیە خوا لە ئینسانە دای ناوە لە ناو باڵندە هەیە لە ناو ئاژەڵ هەیە بەس ئەبێت تێر بکرێ ئەگەر بە ڕێگە شەرعیەکەی هاوسەرگیریە تێر نەکرێ ئینسان بەرەو انحرافات و لادانە ڕوا حەقێتیم کوڕیتەوە بەڵام حەلەکەش ئەوە نییە تۆ بەجێ بێڵێت و بڕوە بەرەو چارە نووسێکی نادیار و قەرز بە تۆ بکات و ئەو بکە هەندێک کوڕ و کچێ ئەڵێ من تەواوە بێ بچی دایک و باوکی هاواریان ئەڵێ من مەمنونم کە ئیشیشینێ ڕازیم و یارمەتیشێ بەزی ساڵێ بێت تۆ بچی دەفتەری قەرزم بکە یا خانووکە فرۆشی ئەوە فرۆشی ئێمە چۆن چمە کرێت چێوانێ ئاخر مەسیریشی دیارنی ئەگەر بەو دەفتەرە ئەڕوا لەسەر سەرم بەس دەتەچم لەو لاوە بیگرن بخنچە لە ئاویجا بیگەڕێنەوە ئەمە کێشەیە ئێمە لەگەڵ ئەوەیان نین کوڕ و کچەکانمان دایک و باوکیان ناچار بکەن و ئەبێ قەرزمان بۆ بکەیت و خانوو بفرۆشی من ئەڕۆم بۆ کوێش بۆ شوێنێک کەس پاشە ڕۆژی دیار نییە وا بە قاچاق چویتە ناو وڵاتە خۆ ناتوانانی ئیشکەی هەر ڕۆژی ئەو گرن ئەو خەنە کەم پێکەوە اینجا لەبەرەوە ئەبێت تۆ ئەم گەنجانەی ئێمە ئەڕوا بەرچاوڕوونیان بینێ بڵن کاکە ئەوێ بەهەژ نییە کە تۆ بۆیە چی بڕۆ خەڵکەکەی ئەوێ خۆی زۆری تووشی کێشەی کۆمەڵایەتی و کێشەی دەرونی و کێشەی چی هەیە خۆیان لەوێشەوە تابانی ڕاکەیان نەزەری بەی زۆریان لەسەرە چی ئەم بەرچاوڕوونی ئێنێ ئیتر گەنجەکە بڵێ من هەر سەری پێوە نێم و چیە بێ با بێ ئەبێ خۆی تەحملی مەسئولیەت و تەحملی ئەو بڕیارەی بە بکە بەڵام ئێمە پێمانوت بە قسەمانەکە ماڵیاوی بە قسەشمان ناکەن ماڵیاوێ جابێ کوڕەکەی تۆز بەو شێوە بیرکاتەوانێ وابێ سەبر و تەحملیشمان هەبێ بەشکم ئینشاءڵڵا ئەوە شەڕی داعش نەماوە بەشکم وەزعەکە باشتر بێ بەڵام بە بەشکم نابێ بە ئینشاءڵڵا نابێ ئەبێ پلان هەبێ ئەبێ ئەم گەنجەی تۆ پێڵێن تا 2 ساڵی تر خۆبەخشێ بێ لە 3 ساڵێمە تاعینە دەکەین یا هەوڵبال لە کەرتێکی تایبەت لە شوێنێکی تر ئەو خیبرەی پیا کردووە بە پارە دامەزرێ بە عەقد دامەزرێ ئیتر بێ هەوڵ وەڵای تر ژیان زەحمەت بووە لە هەموو شوێنێک یعنی ئەو ئاسانیە نییە وا ئێمە تێگەشتوین ئێڤارخان
دەست خۆش بێ پرسیارەکەی منەوەی ئەوانەی کە کۆچ ئەکەن ئایا ژیانیان لەوێ خۆشتر ئەبێ یان کێشەیان بۆ دروستە بێ ئەو کێشانەی لەوێ دروستە بێت چین ئایا کەوانەی لای خۆمانوان نەوەڵاوکوانی لای خۆمانی نییە بارخان ئێمە کێشەی کارەبامان هەیە ئەوان کێشەی کارەبایان نییە ئێمە کێشەی ئاومان هەیە ئەوان کێشەی ئاویان نییە ئێمە کێشەی پێشێرکردنی یاسامان هەیە لەوێ یاسا بەسەر گەورەترین ئینسانە ڕئیس وزەرایە وەکو حماڵەکە تەطبیقەکرێت بەڵام لای ئێمە شێ بەقوت بەسە فەقیر و داماغ یاساکە با درۆ لەگەڵ خۆمان نەکەین ئەوەی دەسەڵات هەیە بەوەی بینین ئەڵێ وەڵام ئەوە چەند تاوانبار هەیە ئەم چەکگارە و ئەحزابەکان لە خۆیان گرت ئەومان نەزانین با درۆ لەگەڵ خۆمان نەکەین فێڵ لە خۆمان نەکەین مجامەلەیەک نەکەین لەوێ یاسا هەیە لەوێ مافی مرۆڤ هەیە خاتون جان لەوێ ناتوانن لەسەر بۆ نمونە ترافیک لایتێ ناوکوژن لەسەر کۆتەڵهەڵان ناوکوژن لەوێ زەمان هەیە حتا ئاوارەژوی دەربە دەروی لەوێ زەمان سەحی هەیە لای ئێمە فەقیری لێو قەوما پارە و نەبوو ئەمری کەس فریاو ناکەی کوا زەمان هەیە چێ حکومت پارە دەیاتێ بڵۆ عەمەلیاتە بکە ئەوەتانێ خۆ لە تەلەڤیزۆن نەیبینی کابرا مردووشە ئەڵێ پارەی دوای مردنەکە و نەقڵ و نازام چیم لێ سەنگن یعنی لێرە بەداخەوە خۆی ئەوان ڕەسمالی لێرە بەحسابی ئێمە ڕەسمالیەت نین بەڵام سەیرەکەی خەریکە لای ئێمە ڕەسمالیەت بارحاڵ کەواتە کێشەکان جیاوازن بەڵام ئەوەی کە ئێمە لێتەچین ئەوەیە ئەم گەنجە ئەڕوا لەوێ شوێنێکی دەست نەکەوێت ئەگە شوێنێکی دەستکەوت ئیشێکی کرد حتا حەماڵیش بێ هیچ عیبیتیانی حەماڵی ژەکەین و لەسەر سەرمان حتا ئەگەر پیرێژن و پیرەمێر دێبشۆت حتا زۆر ئیشێ لێرە نایکەن لەوێ ئەیکەن قەی ناکە لێرە ماوە فێربووین پێمان عیبەوە ئەمەیە ئەوەیە بەس لەوێ خەڵک نامان ناسیایکەین ئەگەر ئەوەی هەبێ من دڵنیام بەختەوەرە بێ بەڵام مشکلەکە ئەوەی لەوێ ئیشی دەستداکەوێت لەوەی خەنە کەم پێکەوە اینجاوەرە خەمۆچەی بۆ زیابێ تەنیایی بۆ زیابێ غەریبی بۆ زیابێ نامەبوونی بۆ زیابێ بێ هیوایەکەی زیاترە بێ اینجا ئەگەر ئەوەیە بینێرنەوە بۆ ئێرە هەتا دوایی یا ئەوەی مۆزوعەکەی حەسب نابێ بە 10 ساڵ 15 ساڵ هەر ئەبێ بتلێتەوانێ ئێمەوانەی پەیوەندیمان پێوەکەن ئەڵێ ئێستا من گەشتومەتە قەناعەتی بێمەوە باشترە تەواونا هەستێ یەتەوانی لێرە کابەکەی زیاتر دەکات توی 100 کێشا بێ و داڕوخانێکی تری تووشە بێ وەڵی شتەکە بەبێ پلان بێ و شتێکی دیاریکراو نەبێ زەرەرەکانی زیاتر لە قازانجەکەی ئێڤارخان نیهایەت خان سەرەتا دەستخۆشی لێکم کاک دکتۆر زۆر سپاس پرسیارێک نزیکەیتەوە کاک دکتۆر ئەو گەنجانەی کە کۆچ ئەکەن بۆ هەندەران هەندێک خەون و ئاواتیان هەیە ئایا لەوێ ئەو خەون و ئاواتیان ئەتوانن بەدی بێنن وڵی نیهایەت خان بێگومان ئەو گەنجەی لێرە ئەڕوا من ناوم نەناو کۆچکردنەمە ئێستا ڕاو نانە دەرکردنە لێرە هەموو ئاواتەکانی ئەم گەنجە لە ناو براوە ناتوانێت هاوسەرگیری بکە نەپیشەیەکی دەسەکەوێت ناتوانێ بۆ نمونە جلوبەرگێکی جوان لەبەرکان لەوێ ئەگەر ئیشێکی دەستکەوێت لە ڕێگەی ئیشکردنەکەیەوە بتوانێت ئەو شتانی کە لێرە لێ بێ بەش بوو بیکات یا لاجئیەکی بنێ یا لەگەڵ خزمێک کەسێکا ئیشکا هەیە سا زۆر هەیە لێرە ڕۆشتووە لەوێ دوکانی گەستی دانا و مەطعەمی دانا و چی دانا و بڕواو هەبێ بەختەوەرە وە خزمەتی کە سوکاری شەکا لێرە و چەندها خانوشی کڕێەوە ئەگەر ئەو گەنجە توانی لەو نەوعە بێ لەو شوێنە وەربگیرێ و یاسا و ڕێسای ئەو وڵاتە قوبوڵکە بێگومان خەون و ئاواتەکانێتەدی بەڵام ئەگەر بێت و بەڕێگەی قاچاق بێ و بگیرێ و لە کەم پێکا داینێن و هەرموو ڕۆژێ محارەبەی بکەن و بکەوێتە نیا و مەجموعەیە مدمین و معتادی ئەفغانی و فارسەوە پاشە ڕۆژی زۆر خەتەرە بێ ئەبێ هەموو ئەوانە لە بەرچاو بگرین لیلیان خان دەستخۆشت لێکم دکتۆریان من تقریبان ساڵێکە لە ئەوروپا ژیم ئایا هەموو کەسێکە ئەچێت بۆ ئەوروپا تووشی کێشەی دەرونی ئەبێت یان بەپێی تەمەن و ڕەگەز جیاوازی هەیە ئەنجا یعنی زۆر کەس لە ئێرە کە ئەچێتە ئەوروپا و ئەزان هاچی خۆشی دنیا هەیە ڕژاو بەسەریە بەڵام وانە یعنی چەنها وەکو خۆم تۆ بەڕێ قاچاق چوو یا بەڕێی ڕسمی نەنا لە ڕێگەی ڕسمی ڕۆشتم لە ڕێگەی زەواجە یعنی هەنێکات ئەگریام بێتاقە دەبووم لە ماڵەوە بەتەنیا دایک و باوکە دەکرد هەنێکات نەمەزانین بۆچی ئەگریم نازانم هۆکارەکەی تەنیایی بوو یان شتی تر بوو ینی هیچ کێشێکیشان لەوانەیە نەزانێتیتە دەرەوانێ بەڵێ چونکە ماوەیەکی کەمە لە ئەوێژیم زمانەکە بە تەواتی نازانم سەریشە ئیشەکە بەسەلەن بەجێت هەیە بەڵێ ئەرۆڵات تقریبان 7 ساعاتێک هەر لە بەیانەوە بڵین سەعات 8 و 9 ئەڕوات تاکو ساعات 6 ئێوارە ساگەر تۆ ئیشەکە دەستکەوتە خاتون جان تۆ جیشی بکردایە شوێنەواری ئەو تەنیایە زۆر کەمە بووە چویتە ناو خەڵکەوە ئیشە دەکرد
لە ڕەوزەیەکە مامۆستایە دادێ بوویتە لە شوێنێکە چکە ئینسان کە ئیشی کرد مەشغوڵە بێ بەڵام کوردەواری خۆماڵە شەڕ لە بەتاڵی باشە کە لە ماڵەوە دانیشی هەر ئاوە نەدایکی لە تەنیشتەوە نەخوشکێک بچی لەگەڵێ نەکشە ئامۆزایەکتە بڕۆی سەفەرێکی لەگەڵاک بچی لە بازار هەر بە تەنیا ئەم لا غەریبە ئەو لا غەریبە ئەوانیش ئەجنەویشتەکان طبیعەتێکیانە هایەکی لێگەن وتەوە بەخوا لە ماڵەکە جاری وایڵێن مردووە بۆگەنی کردو مەگەن پشارەوانیە چیا مەهمی بۆمانە گەڕنەوە تا چەند ڕاستە ڕاست نییە من نمبینەوە بەس خەڵک باسیەکە لە ئینتەرنێت جوێم لێ بووە چیرۆکەکانمان باسکن بڵێ واللهی ئیلیان خان یەکەم ئەوە تۆ خۆت تەجروبەیەکە ساڵێکە لەوەی بێتاقەت بووی اینجا وەرە 5 ساڵ لەوێبی 10 ساڵ لەوێبی اینجا تۆ بەڕێی شەرعیش ڕۆشتووی لەوێ جەوازە هەیە هاوسەرە هەیە لە هەمان کاتا کەس دەرە ناکە ناوگرێ ناوخەنە تۆ لە ماڵی خۆتای هەز بە نامە بوونەکەی دەوەر لە کەم پێکابە ئێمە کێشەکەی ئەم گەنجانەیە کە یانخەنە کەم پێکەوە لە شوێنێکا لە گوندێکا دایەنێت دوورە لە کەسوکاریان ڕێیان پێنایان ئیش بکە حکوومەت شتێکی هاتیە مەمرە و مەژی ئەم گەنجە بوو ئەوە نەچووە لە ماڵی خۆی خۆی لە برسا نەمردووە هات چووە ژیانی خۆی باشکە چووە حەزارەت و شارستانی تی وڵاتە ببینێت چۆن چۆ خۆی گەشە بە خۆیگە بەڵام ئەمەی کە بۆ نەهاتە دی ئەکیت کاڵێن تووشی نەخۆشی دەرونی خەمۆکی تووشە بێ ئێ خەمۆکە تون بۆ قەلەقە بێ لە مستەقبەلی هەر لە ترسا لە دڵە ڕاوکی ئاژی ئەمانە هەمووی بێگومان ئەوە کەوێتەوە سەرەوە بەڵام عکسەکەشی ڕاستە ئەگەریشی دەستکەوت بۆ خۆی بوو بە خاوەن وەڵام نەک نەخۆشی دەرونی توش نابێت ئەو کەسانش تووشی نەخۆشی دەرونی بێتوانێت ڕێنمایەکە چاژەنگاتەوە ناڵەمەکەوێتە سەر نەتیجەی سەفەرەکە نەتیجەی کۆچکردنەکە بە سۆسخان زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکۆ لە یەکەم ئایا هۆکاری سەرکی کۆچکردن ئابوووریە هەندێک لەوانە کە کۆچەکەن دەوڵەمەنن و بۆچی کۆچەکەن زۆر سپاس وڵا من لەمانەی ئەوەی کە ئێستا لەو حدودی بەلاڕووسیان وڵا بەهۆی ئەمەوە بەلاڕووسیاوەمانە و نەعەم ڕووسیاوەمانە سوێر بووین خاتونجار بەڵێ فعلەن هەی بوو دەوڵەمەند بووی بوو من ئاڵتون فرۆشم یا دوکانی ئاڵتونم هەبووە یا مەقاول بووم یا تاجر بووم تایەنە بەڵێ دەوڵەمەند ئیمکانێتی هەیە بەڵام کێشەکەی ئەوەیە کە قسەی ئێستا لەگەڵا بکەی زۆر جارەڵێ من لە سەرمایەکەی خۆم دڵنیا نەبووم لەوانەیە لە ئیشەکە ئیفلاس کەم لێم پسەنگێن یاخود ئەو شتەی کایکەم داگیری بکەن بۆ نمونە یا ئەڵێ وا من پارەشم هەبوو بەس مناڵەکانم مستەقبەلیان نییە هەر لە تچ و دڵڕاوکیە ئاژیم مناڵەکانم تەخەڕوجیان کردو مستەقبلێکیانێ لەوێ هیچ نییە بەم پارێژ ناتوانم زەمانی ژیانیان بکەم هاتووم بەم پارەیە شتێ بکەم ئێستا زۆر هەیە خاتونجان ئەچێت چیەکە پارێکی باشیەیە مەسەڵەن چۆ بۆ تورکیا شوقەیە بکڕە بەوەنگە جنسەکەی ئێوێشە دێنێ بچۆ بۆ وڵاتێکی تر بەو پارەیەی کە هەیەی ئەوێ ژیانی خۆی مناڵەکانی دابینکە ئەڵێ و پارەی هەمە لێرە ژیانی خۆ مناڵەکانم بەو شێوەی کە منە مێدابین ناکە لەوانەیە پاڵنەرەکە ئەوە بێ گەنجێکی تر بە بێکاری پاڵی پێوە ناوە گەنجێکی تر ئەم دەوڵەمەنە هۆکارێکی دەرونی تر پاڵی پێوە ناوە لەبەرەوە هۆکارەکانی سەفەرجان هەشە دەوڵەمە نیشە هیچ کێشەی ئابووریشی نییە بەڵام ئەوێ دنیا ببینێ ئەوێ بڕوا وڵاتێکی تر لەوێ مەسەلەن بەو شێوە بژی کە گەنجەکانی ئەوانەژین لێرە بۆی دابین ناکرێەوە ئیتر هەیە هەندێشتا مەسەلەن دافعی ترە هەیە دافعی چوزانم کۆمەڵایەتیە کۆمەڵی هۆکار هەیە هەر یەکە و هۆکارەکەی ئەوەیە ینی شەد نییە هەرچی فەقیر بوو سەری خۆی هەڵگرێ نەوەڵا هەیە دەوڵەمەندەوە ملیۆنێرە اینجا هەیە دەوڵەمەندە چۆ لێ شوقەشی گرتووە زمانی مناڵەکانیشی لێ خۆی یەتەوە لێرە بازرگانیەکە لەوانەیە و بازرگانە سمێنە بێتەوە هەڵێ تەوا من شوێنێکم گوتۆ جنسیان وەرگتۆ مناڵەکان لەوێ هەر کاتێ لێم قەوماوەکو مەسوول بۆی دەرەچمە چۆنە تار و ئەڕۆم و نە مناڵم لە بەردەستی داعشایە و نە ئەوە ئیتر بیرکردنەوەی ئینسانەکانە لەوانەیە منەوەم پێ قوبوڵ نەکرێ بەڵام وەڵی من لێرم وەکو عالەمە ڕاکەم چیم لە کەسوکار و خوشک و براکانم زیاترە ئەو عالەمە چێکی لێ بەسەر هەموویش وەکو خەڵکە خوا هەرچی لە چارەم نووسی بێ لەوێش بێ لە چارەمە نووسێ ئەوە بیرەکاتەوە ناڵم هەمووی علاقەی بە بیرکردنەوە لێکدانەوەی کەسەکانەوە هەشە وەڵی چەند نییە کوردەواری خۆمان لە خۆشیە هەروە لەوانی تاکە تاکەشی تیاب یەک مشکلەی نییە بەس چاولێکەریە هەندی زۆر کەسە چاولێکەریە ئەم چاولێکەریە مەی کوشتووە ئەوڵێ وڵا فڵان کەسم وی ڕۆشن باە مەز بڕۆین هیچ سەبەبێکیش نییە بۆ دەرکردنی ناڵم کەیسەکان جیاوازن حاڵەتەکان جیاوازن ئەبێ هەر یەکە و بە پێی کەیسەکەی خۆی جاوی مقابلیان کە چاوێکنیان لەگەڵا بکەی و پرسیارە بەزەوەی کە ئێمە ئیزانی هۆکارەکان ئەوەیە کاگڕۆکان سەرەتا دەستخۆشی بەنامەگرتنێک ماوەسا ئێمە وەکو گەنجێکی گەرمیان بەتایبەت شاری کفری لەوراکە هێڵی کار هیچ نییە لە سەتانەوەت هەمووی بێکارە ئەگەر سەتا دەکەیش بێت بە کەرتی تایبەت
ئەوەش لە دەرەوەی شارەکەیە لە قاچاقچێتی ئەگەر هەلی کاردی تایبەتش بێتە ناو شارەکە کۆمەڵی خاڵی تعجیزیان بۆدانان لە کفری باز گەنجی کفریەکەم. باشە دکتۆر من چۆن قەنەعەت بەو گەنجە بکەم کە نەڕوا بۆ دەرەوە کە تەنانەت ئەگەر ئەو ئیشێکیش بدۆزێتەوە دەرەوەی شارەکەی هەم بەغەریبی هەم لە دایک و باوکی دوورەکەی هەم لە خێزانی هەمان شتە کەواتە ئەو باشترا بڕوا بۆ دەرەوە. من چۆن بێژم پێی کاکە وەرە بێ بۆ خوێنە خوێندن باشترە کە ئەوەژە تو ئەوە تا تو تەواوت کردە چیت کردە تەعین بوویتە من چۆن قەنەعەتی پێ بکەم کە لەوراکە بمێنێ یعنی بەتابەت گەنجەکانی باز شارەکەی خۆمەکەم ئەگەر دەر بچینش داوای مافی خۆمان بکەین هەگو هەمومان نەزانین چۆن دوو گەنج هاوا شەهید کرا کەسی شەوەتە هەر خوێنیان هەمان ڕۆیشت من چۆن قەنەعەتیان پێ بکەم لێراکە بمێن خاصە لە شارێکی بچووک وەکو کفری. وەڵا کاک ڕۆکان گیان ئێمە هەندێک لە مەسوولەکانمان بە ناوی نیشتیمان پەروەری و بە ناوی کوردایەتی و ئەم قسانە فلسێکی قەڵب ناهێنە ئەمە دروستمی بریقەدارە گیرفانێکی بەتاڵ پڕ ناکە سکێکی برسی تێر ناکات. ئێمە لەلانی زانستیەوە با پێوە بڵم نەزەریەکێ نەزەریە ئەبراهام ماسلۆ ئەڵێ مرۆڤم پێداویستیانەی هەیە تۆ بێ بۆی دابیکەیتەوە یەکەم پێداویستی فسیۆلۆجیەکانە نان و ئاو و خەو و چی و تەندروستی و ژیانۆمانە. دووەم پێداویستی ئەمن و ئاسایشە. ئەگەر من لە شوێنێکە ئەمن و ئاسایشم نەبوو سەر و ماڵ و شەرەف و کەرامەت و هەمەم لە با بڵێن زەمان نەبوو خۆشەویست نەبووم خەڵک خۆشی نەویستم ئیشێک کارێکم نەبوو هەموو دنیا هەستێ ناتوانێ کوردایەتی بە من بفرۆشێ و وام لێ بکە کوردایەتی بکەم. من کە لەم وڵاتە بستی عەرزم نەبێت چۆن دیفاعی لێ بکەم ناخۆ تۆ وەرە سەبەبە خۆی سا زۆربەی ئەوانەی کە مەساڵحیان لەگەڵ ئەوەیە عیمارەی هەیە و خاک زۆک پارە و شتێ زیاتر بۆ پارە و عیمارەکەی دیفاعەکان نەک بۆ کوردستان هەرچەندە ئەو خاکەش ئەوی پێگەیانوە لەو خاکەی بردووە لەبەرەوە من ناتوانم گەنجێک هاوسەرگیری نەکردووە پیشە و کارێکی نییە گیرفانی بەتاڵە ئەم هەموو دەردەی هەیە بێ ئاوە بێ کارەبا چیە من پێی بڵم نەوەڵا بمێنەرەوە کوردستان مهمترە ئەوە شتیوانە کوردستان دوای تێرکردنیان پێداویستیانەیە نیشتیمان دوای ئەمانەیە ئینتیمایەوە ئینتیما بۆ خاکە من لە خێزانێکە باوکو دایکم ڕێزم نەگرێ هەست بە ئەمان نەکەم چۆنەوە خێزانە بەجێڵم ڕاکەم لێ کاکە ئەبێ ئەو بەرپرسانە و حکوومەتە بە ئاگا بێنەوە بە قسەی بریقەدار و کوردایەتی چی کو کوردایەتی ماوە وەڵا لە زمانی بەحسا من مەسوولم نەم قسەم لە زمانی بەحسا لە هەشتاکانە کوردایەتی زۆر بەهێزتر بوو لامان کو گیانی کوردایەتیشان نێشت لەبەرەوە ئەبێت تۆ ئیش لەسەر ئەرزی واقع بکەیت ئەوەی جەناب دەڵی بە قسە من ناتوانم قەناعەتی پێ بکەم پرسیار یعنی شتێکی پێڵم ئەو دە وەڵامی پێ بۆ من ڕاستەکە من جوابم نییە ئێستا ئەو خاتونە فەرمووی وابزانم سعدی خان بوو وتی کوڕەکەمەوە خۆ بەخشی شەکە ئەوە ئێمە لەگەڵی ئەواڵە ژنم بۆ بێن ئەی چی بکەی بڵێ تۆ ژن مهێنە ئەو شتیوە چی نییە چۆن نەتوانی بڵێ ژن مهێنە ئێڵە دایە تۆ باوکم 1000 ساڵ عمرتان بێ ئەوە مردن ئەی من چی بکەم بچمە چێ خۆ خانەی بە ساڵەچوانی لە خۆم ناگرێت نابێ مستەقبلێکمە بێ نابێ ژنم هەبێ سبێنێ لێم قەوما ژن و مناڵەکەم فریام کەوێ ئەی تۆ ببین لە داهاتوو بکەیتەوە ئێ باشەم گەنجەوە 500,000 دای کاکە هەر حەلی مشکلەکەی ناکە ئەگەر پارچەی زەوی نەیەتە دەفەرمو 500,000 بە گەنجە دووسەی هەر خەرجەکە حەد بە هیچ دەبێ بە ناخواردن و بە لەفەش بێ واز لە جلوبەرجی بێنە هەر یەک جل لەبەرەکە تا مردن 300,000 مێنێتەوە ساڵی چەندەکە 300,000 چەندکە 12 3 ملیۆن و 600,000 وەنیە 3 ملیۆن و 600,000 وەرە زەڕی 20 ساڵیکە 6 ملیۆن شتێکی واکە 4 دەفتەر ئێ وەڵای لە قەزا و ناحەیەکیش خانوویەکی بە 4 دەفتەر پێ ناکرا یعنی هەتا مردن تۆ هیچ ماخوار هەوا هەڵمژە ناتوانانی دوای 20 ساڵ منم گەنجە و بیرەکات و عەقلی هەیە چۆن بتوانم من ئەمانە زۆر سپاس بەس نەخشین خانیشمان ماوە یارمەتیمان من بە ئەویش قسە بکە ئاخر هینەکوان نەخشین خان پێشەکی دەستخۆشی ئەم تەوەرە جوانە لە یەکەم سەبارەت بە کۆچکردنی گەنجان مەرج نییە کاک دکتۆرە هەمویان فەقیر بن و خانویان نەبێ و شتیان نەبێ زۆربەیان چاولێکەری و لاساییکردنەوەی وڵاتانە من ڕەفیقم هەیە لە دەرەوەی وڵات ڕۆژانە قسەی لەگەڵاکەم ئەڵێ وەڵڵاهی ئەبێ 1 ساڵی ڕێک من بخوێنم هەتا بتوانم لە مارکێتێکا ئیش بکەم ئایا گەنجەکەی خۆمان ناتوانێت لە مارکێتێکا لێرە ئیش بکە ئەڵێ وەڵڵاهی بمری
ئەبێ یعنی بکەویتە حاڵەکاتی تەواریوە زۆر ناڕەحەت بی اینجا ئەتوانی بچی سەردانی دکتۆرێک بکەی ئێخۆ ئێمە هەر شتێکمان پێویست بێ ڕۆژانە توانین بچین لای دکتۆر یعنی ناکرێ وڵاتەکەی خۆشمانەوە وێران بکەین بەڵام ئەوەی کە وایە مەرج نییە هەمووی ئەو چینەی هەیە خانووی هەیە معاشی باشی هەیە بەڵام ئەمە چاولێکردن و لاسایی و ئەڕوا وڵاتەکەی خۆی بەجێڵێ نەخشی خان لە 100% من وتومە چاولێکەری بەڵام مافی ئینسانیشە ژیانی خۆی خۆشترکە ئەگەر ئەو کەسە لێرە خانوویەکیە بزانێ بچێتە دەرەوەی وڵات ژیان و مستەقبەلی باشترە بێ تۆ ناتوانانی ڕێ لێ بگەیت ناتوان ڕێودم بەڵام ڕاستە من ئەڵەمە و گەنجە مستەقبەلێکی نییە زەمان نییە لە کەم پێکدایەنێن لێرە ئەگەر لەوێ لە کافتریا گیشەکە لێرەش لە کافتریا جێ بێتەوە بەڵام کێشەکەی ئەوەیە ئێمە زۆر گەنجیەمە هەندێک ئیشەیە ئەڵێ من ناتوانم لێرە بیکەم خەڵکەم ناسێ بەڵام لەوێ توانم بیکەم بەڵامی تر ئەمە چاولێکەری جێکێکە لەوانی کە کێشەی بۆ دروست کردوین وڵات لەوێ پتەوێ بچی پیرێژنێکیش بشۆی کە ئەوەی نێمە ئەجنەبیوە سا هاتوون ژنە بن بۆ ماڵان لەوێ ئیشەکە وەڵا ئەبێت دەورە ببینی تەنانەت بۆ یاخچی بەبێت دەورە ببینی لەوێ بە ئاسانی نیە وەکو لایەم هەموو شتێ بکەیت وەڵام ماندویانەکەن قەرز وەرەگرێت تا هەتا پارەشێ فایدەشێتە سەر یعنی کێشەیان زۆرە ئەوانیش بۆ هەمووی ئەو کەسانی کە ئێستا لەو حدودی بەلا ڕوسیان خزم کەسیانی بە پرسیادان لێ بکەن یعنی بۆیە من ئەڵێم ئەبێ بیر بکەیتەوە دەرئەنجامی کۆچەکە و ئایا بە قازانجە تەواوی خوارد لەگەڵ بە زەرەرە تەواوی هەڵوێستەیە بکەم بەڕێزانماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەمووی لایەک خواتان لەگەڵ